پێنجەمین کۆنفرانسی زانستی زانکۆی ڕاپەڕین بۆ توێژینەوەی خوێندکاران بەڕێوەچوو بە سوپاسەوە دکتۆر جەمالمان لەگەڵایە لە شاری ڕانیەوە بەڕێوەبەری سەنتەری توێژینەوەی زانکۆی ڕاپەڕینە. دکتۆر جەمال بەیانیت باش، سوپاس کە کاتی خۆت بەخشی بە ئێمە. باش دکتۆر. دوێنێ هیچ توێژینەوەی ترتان وەرگرا بەجێ. دکتۆر گوێبیستی ئەمەی؟ بەڵێ ئاکام دیارە ئەمە پێنجەمی کۆنفرانسی زانکۆی ڕاپەڕینە بۆ توێژینەوەی خوێندکارانە کە تێدا ژمارەی بەرچاو لە خوێندکاران بەشداریان لەم توێژینانەوە داکردووە لەسەر ئاسەر جیاوازەکان لە ڕووی زانستە جیاوازەکان و خوێندکاران توێژینەوەیان هەیە. بەڵێ چاوان گرنگە کە بایەخ بە توێژینەوەی خوێندکاران بدرێت. وەک خۆت ئەزانیت ساڵانە خوێندکار کە لە زانکۆ لە قۆناغی چواردا توێژینەوە پێشکەشەکات، جا لە بواری پەروەردە بێت، لە بوارە جیاجەکان بێت، لە چیمیا بێت، لە فیزیا بێت، توێژینەوەی هەیە. بەڵام تا چەند گرنگە ئێمە بایەخ بۆ توێژینەوانە بدەین، نەک لە شوێنێکە فڕێ بدرێت و تۆزی بچێتە سەر. کە من دڵنیام بە سەردان توێژینەوەی زانستی و ئەکادمی خوێندکارانی تێدایە کە ئەتوانێت لە داهاتوودا بێتە سەرچاوەیەک یان بێت خوێندکاری داهاتوو سوودی لێبینێ لە کاتی ڕیسێرچکردنە. بەڵێ بزانین کێشەی دەنگ چارەسەر بوو. دکتۆر جەمال سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کورسات نیوزیش. سپاس دکتۆر، سپاس کە کاتی خۆت بە ئێمە بەخشی. ئەمێ سەرەتا لەوە دەست پێ بکەم گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە لە چیدایە بە دیاریکراوی؟ بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە. سپاس بۆیەوە. بایەخی سەرەکی ئەم کۆنفرانسانە لەوەدایە یەکەم ئێمە لە زۆربەی چالاکیەکانی تری ناو زانکۆ تەنها بایەخ بە مامۆسایان و بەگشتی ستافی تری زانکۆمان دەدرێت، بەڵام لە لێرەدا بایەخی تایبەت و بواری گونجاو بۆ خوێندکار دەڕەخسێندرێ بۆ ئەوەی توانەکانی خۆی تێدا ئیبراز و پێشکەش بکات. و لێرەدا نقطەی سەرەکی لەم پۆینتە ئەوەیە کە ئەم خوێندکارە لە تەمەنێکی گەنجدا هەست بەوە دەکات کە ئەگەر توانەکانی خۆی بخاتە گەڕ بوار هەیە کە تێیدا ئەنجامی بدات. بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هەتاکو ئێستا کللتوری توێژینەوە و کارپێکردن بە ئەنجامەکانی توێژینەوە نەگەیشتۆتە ئاستێک کە خوێندکارەکانمان یاخود دەرچووەکانمان بەردەوام بن لە بەدواداچوون و توێژینەوەکردن. ئێمە ئەم ساڵ لەم کۆنفرانسەی خۆماندا کۆمەڵێک توێژینەوەی زۆر باش و گرنگمان هەبووە کە لە هەموو بوار و کایەکانی ژیاندا کاریگەری باشیان دەبێت ئەگەر کار بە ئەنجامەکانیان بکرێت. ئەمن ئەگەر بوار هەبێت دووسێ نمونەتان دەدەمێت لەسەر ئەو بابەتە. یەکێک لەو نمونانە سێ خوێندکاری ئێمە توێژینەوەیشیان لەسەر بەکارهێنانی جیای پەڵپینە و جاترە کە لە ناوچەکەماندا زۆر زۆرە بەکار بهێنن وەکو دەرمان. دوای 8 بۆ 9 مانگ توێژینەوەکردن لەسەر ئەم گیایە، لەسەر ئەم دوو گیایە دیارە گەیشتونە ئەو ئەنجامەی کە بەڵێ ئەو مادانەی یاخود ئەو پێکهاتەی لەم توێژینەوەدا هەیە دەتوانێت بۆ زۆر شت بەکار بهێنرێت و بابەتی دژە ئۆکسان و حتا دەبێتە هەندێک سەرچاوەی دەرمانی زۆر زۆر باش بۆ مرۆڤ کە بەکاری بێنێت. لێرەدا ئەگەر کۆمپانیایەکی دەرمان بێت بڕێوی تەواو و ئیمکانیاتێکی باش بخاتە بەردەستی ئەم توێژەرانە و دروست بکرێن، بێگومان لەو شتانەی کە لە بەردەستمانە لێرەوە دەتوانین باشترین شت بکەین و دەتوانین بەشدارێکی باشمان هەبێت لە سوودوەرگرتن لە ئەنجامی ئەو توێژنەوە و هەوڵ و ماندووبوونانەی کە خوێندکار لە ماوەی 1 ساڵدا دەتوانێت بەرووبوومی هەبێت و دەتوانێت سوود لە ئەنجامەکانی وەربگرێ بۆ پیاکردنی بژێوی و هەلی کار بۆ ژیانی خۆی. بەڵێ
دکتۆر ئەم خوێندکارانە کە کۆمەڵ توێژینەوەی گرنگیان ئەنجام داکو بەڕێز باست لێوە کرد کە توێژینەوەکان بەڕاستی گرنگ نوجێی پایاخەن ئیمکانی خوێندکار بۆ ئەنجامدانی ئەم زۆر توێژینەوانە چییە؟ ئایا خوێندکار هەبووە کە پێویستی بە پاڵپشتێکی زیاتر بێت پێویستی بە دەستگرتنێکی زیاتر بەڵام بەهۆی نەبوونی پاڵپشتی پشتگیرێکی لەو شێوازەوە ئەمان توێژینەوەی باشتر چارەسەرێکی باشتر ئەنجام بدەن؟ بەڵێ بێگومان ئەو پرسیارە زۆر گرنگە. ڕاستی ئێمە لە کللتوری توێژینەوە ئەنجامدان لە سەرتاسەری دنیا شتێکی ناوی فەندە، فەندکردنی توێژینەوە. فەندکردنی توێژینەوە هەرچی کۆمپانیە جیهانیەکان و گەورەکانی دنیا هەیە خۆیان بانگی توێژەران دەکەن و هەموو پێداویستی و پارەی پێویستیان دەخەنە بەردەست بۆی توێژینەوەکە ئەنجام بدەن. لە لای ئێمە بەداخەوە بەهۆی قەیرانی دارایی و تا حدێک کەمبوونەوەی داهاتی زانکۆکان و کێشەی نەبوونی پێداویستی و لابی پێویست توێژەرەکان خوێندکارەکان ناچار بوون کە سەرپەرشتیارەکانیان هاوکاریان بکەن. ئێمە توێژینەوەمان هەیە لەوانەی کە دوێنێ لە کۆنفرانسەکە پێشەش کراوە بڕی 3 ملیۆن دیناری پێویست بووە. خوێندکاریش بەو کەم تواناییە ناتوانێت ئەو پارەیە دابینکە بە ناچاری بە هاوکاری سەرپەرشتیارەکەی توێژینەوەکە ئەنجام درراوە. بەڵێ زۆر ڕاستە ئێمە پێویستمان بەوە هەیە کە فەندی خوێندکارەکانمان بکەین، پێداویستی و مەوادی لاب و تاقیقەکانیان بۆ دابین بکەین. پێم خۆش بوو سەرنجتان بۆ شتێکی تر ڕابچێشم، ئەویش ئەوەیە ئەو خوێندکارانەی ئێمە کە لە توێژینەوەکان دوێنێ ئەنجامیان دابوو یەکێکیان لەسەر پاشماوەی زەیتون کە 2000 بەکارهێنرا بوو بۆ ئەوەی ڕۆنەکەی لێ بخەترێنرێت، دووبارە ئەوان هاتبوون توێژینەوەیان لەسەر ئەو پاشەڕۆکەی یاخود ئەو پاشماوەی کە ماوەتەوە بۆ لە ڕۆنەکە بەکاری بهێنەوە بۆ عەلەفی دەواجین بۆ کێڵگەی پەلەوەری. دیارە نەتایج و ئەنجامەکانیان زۆر باش و زۆر دڵخۆشکەر بوون. ئەمەش وا دەکات کە توێژینەوەکانی ئێمە یاخود توێژەرانی ئێمە بیر لەو بابەتانە دەکەنەوە کە لە سەستەینەبڵ گۆڵەکانی سەرتاسەری دنیا بەشدارن. واتە ئێمە لەلایەک کە ڕاستە ئێمە سوود لەو پاشماوەی ئەو کارگانە دەبینین، لەلایەک بەشدار دەبین لە پاکردنەوە و ڕاگررتنی ژنگەکەی خۆمان وە سوودیش لەو پاشماوانە ببینین بە توێژینەوەکانمان. لێرەدا ئەوەی تەنها ئێمە پێویستە بەڕاستی تەنها پاڵپشتی حکومەت و سنتەرەکانی توێژینەوە ڕەنگە بەتەنیا کافی نەبێ بۆ ئەو بابەتانە. هۆشیاری کۆمەڵایەتیش یاخود هۆشیاری پیشەوەران زۆر گرنگە. کەسێکی خاوەن کێڵگەی پەلەوەری دەتوانێت بێت زۆر بە ئاسانی سوود لە توانای ئەم توێژەرانە وەربگرێت. بەڵێ دکتۆر تا چەند گرنگە توێژینەوەی لەو جۆرە بۆ نمونە ئەوەی ئەو خوێندکارە کە ئاماژەت پێات تا چەند گرنگە ئاڵوگۆڕی کولتوری و زانستی و ئەکادیمی هەبێت لە نێوان زانکۆکان یاریمی کوردستان و زانکۆ جیهانیەکان. بە دیاریکراوی مەبەستم ئەوەیە توێژینەوەیەکی لەو زۆرەکە بنێردرێ بۆ زانکۆ جیهانیەکان بۆ نمونە بانکهێشتی ئەو خوێندکارە بکریان بانکهێشتی ئەو مامۆستا بکرێت کە خوێندکاری ماستەرە یاخود خوێندکاری دکتۆرە توێژینەوەیەکی زانستی جیاوازی هەیە. تا چەند گرنگە ئەو کۆنتاکتە هەبێت لە نێوان زانکۆکانە؟ بەڵێ بێگومان ئەمە پرسیارێکی زۆر باشە. شێوازی کۆنتاکتەکە ئەوەیە کە ئەم توێژینەوانە لە جۆرناڵە بەناوبانگەکانی دنیا بڵاو دەکرێنەوە. توێژەرانی ئێمەش لەو بوارانەدا توێژەرانی زانکۆی ڕاپەڕین ئەگەر بە باز بکەم ئێمە زیاتر لە 500 دۆکیومنتی واتە 500 توێژینەوەی های پرۆفایلمان هەیە کە لە داتابەیسە جیهانیەکانی وەکو سکۆپەس و وێب ئۆف ساینس هەن. ئەمانە ژوا دەکات کە توێژەرانی ئێمە بخاتە سەر ستەیجە جیهانیەکە و توێژەرانی دنیا
بێن بە هامانگی لەگەڵ توێژەرانی ئێمە بەردەوام بن لە ئەنجامدانی توێژینەوەکان. خۆشبەختانە ئێمە کۆنتاکت و عیلاقاتی باشمان هەیە لەگەڵ توێژەرەکانی ناوچەکە وڵاتی تورکیا، ئێران، دەوروبەرمان و هەروەها توێژەرە جیهانیەکانی تر کە بەرنامە و پرۆگراممان هەیە لەگەڵیان لە داهاتوو توێژینەوەی بە گروپ ئەنجام بدەین. بەڵام ئەوەی زۆر گرنگ و پێویستە فۆکەسی هەمومانی لەسەر بێت بابەتی توێژینەوەی دەرچوونی خوێندکارانە کە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەتان بە یەکشی زۆر گرنگ کرد بەداخەوە هەتاکو ئێستا ئەنجامی ئەو توێژینەوانە یاخود توێژینەوەکان خۆیان لەسەر ڕەفەی کتێبخانەکاندا زیاتر نەڕۆیشتووە. ئێمە بە جددی پێویستمان بەوەیە بیر لەو بابەتە بکەین و پلانێکی درێژخایانی بۆ دابنین کە لە یەک کاتدا هەم سەپۆرت و هەماهەنگی حکومەت و لایەنی بەرپرس هەم هۆشیاری کۆمەڵایەتی بۆ بەکارخستن و بەگارخستنی ئەنجامی ئەو توێژینەوانە کە گرنگێکی زۆریان هەیە بەڕاستی. بەڵێ دکتۆر باز لە کۆنفرانسەکەکەن ئەو توێژینەوەی کە لە کۆنفرانسەکەدا جیان کراوەتەوە یا خۆت بەردەستن توێژینەوەی زانستین زیاتر چ بوارێکدا خوان دەبینن چ بوارەکە خزمەت دەکەن ئەو خوێندکارانی کە ئەم توێژینانەوەیان کردووە ئایا لەناو کۆنفرانسەکەدا هەڵسەنگاندن بۆ توێژینەوەکانی ئەوان دەکرێت کێن ئەو مامۆستا و کەسانی کە بەشدارن لە کۆنفرانسەکەدا بۆ سەنگاندنی کارەکانی ئەوان. بەڵێ بێگومان سەرەتا ئەم توێژینەوانەی کە لە کۆنفرانسەکەدا عرض کرابوون بەرزترین یاخود باشترین توێژینەوەی سەرئاستی بەشەکانیان بوون کە ئێمە هەر لە بیدایەتەوە لە بیدایەتی مانگییشی ئەم ساڵەوە کە ئامادەکاری بۆ کۆنفرانسەکە کراوە لیژنەی زانستی بەشەکانمان ڕاست باردووە کە سێ باشترین توێژینەوەی سەرئاستی بەشەکان هەڵبژێرن و کێبڕکێ دروست بکەن لە بینی توێژینەوەکاندا. ئەمە ئەنجام دراوە بە پێی کۆمەڵێک پێوەری زانستی کە فۆکەسی لەسەر میتۆدی توێژینەوەکە بووە، لەسەر پرسیار و تێزی توێژینەوەکە بووە، لەسەر ئەنجام و کەرستە و شێوازی ئەنجامدانی توێژینەوەکە بووە. ئەمانە هەری توێژینەوەی کۆمەڵی خاڵی بەدەستێنا و چوونە ناو پێشبڕکەیەکەوە. لە کۆتاییدا یەک توێژینەوە هەڵبژێردراوە کە وەکو باشترین توێژینەوەی سەر ئاستی بەشەکە هێنراوە بۆی لە کۆنفرانسەکەدا عرض بکرێت. ئێمە لە ناو زانکۆی ڕاپەڕین لە هەموو بەشەکانی زانکۆمان توێژینەوەمان هەبووە یان بە یەک توێژینەوە یان بە دوو توێژینەوە. زۆر بەشە زانستیەکان زۆرینەی بەشە زانستیەکان بە زیاتر لە یەک توێژینەوە بەژار بوون لە چالاکیەکەدا. وەکو پێشتریش ئاماژەمان پێکرد ئامانجی زۆر گرنگ و باشیان بەدەستهێناوە دوای شەو نخۆنی و کارێکی زۆر دوێنێ هەر وەکو شتێکی خۆش دەمەوێت باسی ئەو بابەتە بکەم. یەکێک لە سەرپەرشتیارەکان وتی توێژەرێکمان وتومە دەبێت 4 سەعات لەسەر ئەو نەتیجەیە چاوەڕێ بکەن خۆی 8 سەعاتە و سبەی وەرنەوە بۆ ئەوەی ئەو 4 سەعاتەی تریش 8 سەعاتەکە تەواو بکە. دیار بوو حەماس و شتی توێژەرەکان وای کردبوو کەوتویان نەخێر شەو لە لابەکان مابوونەوە بۆی بە توێژینەوەکە ئەنجام بدرێ و کۆتایی پێبێت. بەڵێ دکتۆر بەڕێوە چوونی کۆنفرانسی زانستی لەو جۆرە ئایا تەنها لە زانکۆی ڕاپەڕین ئەنجام بدرێت یاخود نەریتێکی زانستیە و لە سەر جەم زانکۆکانی هەرێمی کوردستان بەڕێواچێت؟ بەڵێ دەکرێت بڵێم زانکۆی ڕاپەڕین پێشەنگ بۆ لە ئەنجامدانی ئەو کۆنفرانسە. دواتر هەندێک لە زانکۆکانی وەک سەلاحەدین و زانکۆکانی تر بە دوای ئێمەدا کردویانەتە نەریتێک. بەڵام ئێمە ئەمە پێنجەمین ساڵی لەسەریەکە تەنها 1 ساڵ بەهۆی کۆڕۆناوە ئەنجام نەدرا. ئەگەرنا ئێمە بەردەوام بووین بەڵێ زانکۆکانی تریش ئەنجامی دەدەن. بەڵام ئێمە 2 ساڵە شێوازی ئەنجامدانەکەمان بە شێوازی پۆستەر جێبەجێ کردووە کە شێوازێکی مۆدێرن و نوێیە. هەموو ئەنجام و مێتۆد و کەرەستە و پرسیار و ڕفرێنس و سەرچاوی توێژینەوەکان لە شێوەی 1 پۆستەردا عرض دەکرێ و توێژەرەکان
لەوێ پیشانی دەدەن بۆ ئامادەبووان کە چیان ئەنجام داوە چۆن ئەنجامیان داوە ئەنجامەکانیان چین لە چی بوارەکدا بەکاردێنن بەم شێوەیە هیوادارم لە داهاتوودا ئێمە بتوانین ئەم کۆنفرانسە گەورەتر و فراوانتر بکەین زانکۆکانی تری ناوخۆ و دەرەوە بەشداری پێ بکەین و کەسانی باشتر و شێوازی ئەنجامدانی توێژینەوەکە ئاسی زیاتر بەرز بکەینەوە. بەڵێ دکتۆری هەوڵەکەی بۆیە کە بتوانن ئەم توێژینەوانە ببەنە ئاستی دەرەوە واتە بتوانن ئەم توێژینەوانە ببەنە دەروی وڵات کە بتوانن کاری پێ بکرێت بە شێوازێک لە شێوازەکان پاڵپشتی زیاتر بکرێت. بێگومان توێژینەوە هەیە ئەگەر لە جۆرناڵێکی ئۆپن ئەکسس بڵاو نەبێتەوە پێویستی زیاتر لە 2 بۆ 3,000 دلار فیەکەیەتی واتە نرخی بڵاوکردنەوەکەی لەو جۆرناڵانە 2 بۆ 3,000 دلارە بە تایبەتی ئەوانەی کە ئاستیان بەرزە بۆیە ڕەنگە خوێندکار لەو مەرحەلەیە ئەو پارەی پێ نەبێ بە هیچ شێوەیەک و ئێمەش وەکو زانکۆکان ئەگەر بمانەوێت سەپۆرتیان بکەین بەداخەوە ئێمەش لەم ماوانەی دواییدا توانای پاڵپشتی ئاوا بەو شێوەیەمان نەماوە ئەوەی کە خۆیان دەتوانن بیکەن سەرپەرشتیارەکان زۆر هاوکاریانن هەندێک زار خۆیان هاوکاریان دەبن و ئێمەش دواتر دوای بڵاوبوونەی توێژینەوە پاداشتێکمان هەیە بۆیان بە تایبەتی ئەو توێژینەوانەی کە لە ئاستیان زۆر بەرزە لە 1 ملیۆن دینار پاداشت دەکرێن دوای ئەوەی کە توێژینەوەکە بڵاو بۆ. باڵێ دکتۆر جەمال عەلی بەڕێوەبەری سنتەری توێژینەوەی زانکۆی ڕاپەڕین سوپاس کە لە ڕانی ئەزیزەوە لەگەڵمان بووی.